زۆر سپاسانەکەم بۆ هەڵگری ئەم خەمە لەگەڵمانە هەموو ساڵێک کۆبنەوە لێرە ئەوە پەیامێکی ڕوونە بۆ دەسەڵاتداران و بۆ ئەو باڵەڕەشەی بەسەر ئەم وڵاتی ئێمەدا کێشایانە ئەم هەموو قەیرانە و ئەم هەموو نەهامەتیان بەسەر ئەم ملەتیان هێناوە بەڵێ خۆیان ئەوان لە پشت ئەو بکەرانەوەتان بە تاکید نایانەوێ بکوژانی شەید سۆران و شەیدەکانی تریش ئاشکرا بێ ئەوانەی کە لە پێناو ئازادی ڕۆژنامەگەریە شەید بوونە چکەم بینیمانەوە تا لەم دوایانەی نزیکدا لە ناو پایتەختی هەرێمی کوردستاندا مامۆستای شکۆی هێشتێ هیچ فەرقی نییە لە تیرۆری شەید سۆران دکتۆرێک دەستی لێ بەرزەوەکرەیە سوکایەتی پێکرا هیچ فەرقی نییە لە تیرۆری سەردەشت و داد و شەیدەکانی تر بڵێ بە تاکید ئەم دەستە ڕەشە لە پاڵ بەرژەوەندەکانی ئەوانەتا ئەوان بەرژەوەندەکانیان ئەکەوێتە مەترسیەوە بۆیە هەموو کاتێک لە هەر شوێنێ بەرژەوەندەکانیان کەوتە مەترسیەوە ئەوان زوڵم و زۆری خۆیان بەکاردێنن بەرامبەری نەخێر کەیسەکە وەکو خۆی وایە هیچ بەرەو پێشوونێکی نەبینیوە.